دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزانم یەکێکی تر لە ستافا جوانەکەی پرۆگرامی بەیانی باش لە ستۆدیۆ لەگەڵمە ئەوی شیرین خانە کە شیرین هەم پێشکەشکارە و هەم ئامادەکارە و خۆشی خوێندکارە لەگەڵ ئەوەیە. سڵاو لێبێ جەژنت پیرۆز شیرین. بەخێر هاتی. جەژنی تۆش پیرۆز. زۆر جوان و ناسک دەرچوویتە ئەمڕۆ. زۆر سپاس لە چاوی تۆیە. زۆر سپاس دەکەم. خانمانە دەرچوویتە بێگومان دلی کوردی سەنگینی و تایبەتمەندی خۆی هەیە. جا پێم خۆشە سەرەتا باسێکی خۆتمان بۆ بکەیت. باسی وەکو پێناسێکی خۆم؟ وەکو پێناسەیەکی خۆت و خۆت بناسێنە. من شیرینم، شیرین سعید، تەمەنم 25 ساڵە، کۆلێژم تەواو کردووە، لەگەڵ ئێوە ئێستا خوێندکاری پەیمانگای ئێوارانم لە شاری کەرکووک، لەگەڵ ئەوشا پێشکەشکارم لێرە و جاریش ئەبێ بە ئامادەکار وەکو ئەرگە سەرەکیەکەم. خۆشحاڵم کە لێرە لەگەڵم خێزانە دەستم پێ کرد بۆ من ستافی بەیانی باش، پرۆگرامی بەیانی باش دەواازەیەکی زۆر باش بوو، زۆر نوێ بوو، خێزانێکی تڕم ناسی، جا زۆر گرنگە لە شوێنی کارەکەت هەست نەکەی کە تۆ ئەچی بۆ کارکردن، هەستکەی ئەچی بۆ لای خێزانی دووەم بێت، ئەوە حساست وانە بێ و خۆشەویستیە دڵ نییە کارەکە جوان پێشکەشەکەی. ئەو شتانی زۆر حەزم لێیە، سروشت، بێدەنگی، کتێب، کەم کۆمەڵایەتیم، بەڵام لەگەڵ ئەگەرێکێک بێ بە ڕەفیقم هەوڵدەم مرۆڤێکی باش بم لە ژیانیدا و هەر ئەوەنە. دەست خۆشە زۆر بە جوانی پێناسی خۆت کرد. شیرین با بزانین جەژن لە شاری کەرکووک چۆنە، چۆن ماڵەکان پیرۆزباییەکەکەن، دراوسەکان سەردانیەکەکەن، جا هەموو جەژنانێک یاخود زۆربەی جەژنانەکان هاوکەرمان هەوار لەگەڵمانە بۆی کام بابەتانەمان بۆ بگازێتەوە. جەبا بچین بۆ لای هەوار بزانین چۆنە ئەجوائی جەژن چۆنە لە شاری کەرکووک. هەوار سڵاو لێبێ و جەژنی شت پیرۆز. سڵاوتان لێبێ و جەژنی ئێوە پیرۆز سارا شیرین، جەژنی تەواوی کارمەندە خۆشەویستەکانی کەناڵی کەرکووکی دایک پیرۆز بێت. پیرۆزبای خۆمان ئاڕاستی تەواوی مسلمانانی جیهان و وا کەرکووکەکان بە تایبەت دەکەین، ئومێد دەکەین ئەم جەژنە ببێتە مایە خێر و خۆشی بۆ هەموو لایەک و ئارامی و سەقامگیری باڵ بەسەر کەرکووک و تەواوی کوردستان و ناوچەکەدا بکێشێت. من ئەمەوێت بچمە لای هاوڵاتیاندار ئێستا سارا ئەمڕۆ لە گەڕەکی شۆرجەم کە جەژنەکە لێرە گەرم و گوڕە، دەر و دراوسێ و خزم و کەس هەمویان سەردانی یەکەکەن بە مەبەستی ئاراستەکردنی پیرۆزبایی و گردن ئازادی لە یەکتر. من نامەوێت زیاتر خۆم قسە بکەم، ئەمەوێت بچمە لایم هاوڵاتیانە بۆی پەیامی پیرۆزبایی ئەوان بخەینە ڕوو. جەژن پیرۆز بێ کاکە، پەیامی بەڕێزت بۆ جەژنی پیرۆزی ڕەمەزان چییە؟ جەژنی جەناویش پیرۆزی و جەژنی هەموو کارمەندانی کەناڵ جوانەکەی کەرکووک پیرۆز بێ، بەخێر بێن سەرچاو. خۆی گەورەم جەژنم کاتەمایی و خێر و خۆشی بۆ هەموو لایەک. ئینشاءڵڵا ڕۆژ و نوێژ و تاعەتی هەموو لاشی قبوڵ کرد بێ و بە خێر و خۆشی ئینشاءڵڵا بڵاوێتەوە بەناومانە. هەمیشە کە باسی جەژنەکرێ ئەمانەی بەراورد بکەین لە ساڵانی پێشووتر و ئێستا. ئەم جەژنە بۆ ئەوەی کەرکووکی چی جیاواز بوو؟ چ شتێ تاموچێژێکی تایبەتی هەبوو لاتان؟ وەڵی طبعا هەموو جەژنێکە العادارۆک و جارانێت دوایەوە کە لە نوێژی جەژن دەگەڕینەوە هەموو کەسێک هەڵەسێ بەوەی کە سەردانی دراوسێ و خزم و کەس و کار و جەژنە پیرۆزیان لەگەڵا بکەوە ئەو خۆشیە دەربڕێکە خوای گەورە ئەم جەژنی بۆ موسڵمانان داناوە. ئێمە شەروەکۆ جەژناییتە ئەم جەژن هەڵسەین بە پیرۆزباییکردن لە دەرە دراوسیەکان و کۆبوونەوە کۆمەڵە دەرە دراوسێ بەسەر یەکترا گەڕاین و جەژنە پیرۆزەمان لێ کرد و گەردن ئازاییمان کرد و بەڕاستی جەژنێکی خۆشە و خوای گەورە پیرۆزی کە لەم ویلایەک. هەمیشە لە جەژن و خۆشیە بن. سارا شیرین، من ئەمەوێ بچمە لای هاوڵاتی دیکای گەڕێکی شۆرجە بۆی پەیامی پیرۆزبایی ئەوانش لە ڕێگەی کەناڵی کەرکووکەوە بگەێنین. فەرمو هاوکارم بن بێن ئێرە هەمووتان، مەوێ پەیامی هەمووتان بگوازمەوە. جەژنت پیرۆز بێ گەنجە گیان. لە تۆش پیرۆز بێ، زۆر سپاس لە سەرجەم مسلمانانی شاری کەرکووک و جیهان پیرۆز بێت. سپاسیەوە شەکەم بەخێر بێن سەر هەردوو چاوانم، بەخێر بێن یاخوا. ئەمڕۆ وەکە زانین کە ئەم جەژنە بوو بە دوو بەشەوە لای بەشێک لە ناوچە جیاوازەکان. ئەمڕۆ بۆ ئێوەی کەرکووکی یەکەم ڕۆژی جەژن بوو؟ ئەمڕۆ بەڵێ ڕاستە، لە دوێنێ لە سلێمانی و لە هەرێمی کوردستان یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بوو، بەڵام لێرە ئیمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە. ئێستاش ئەبینی خەڵکێکی زۆر بە خڕش و خۆشێکی زۆرەوە هەمویان هاتونە دەرە و جەژنە پیرۆزە و گەرنیەک ئازایی لە یەکتریەکەن بە ماڵەکانە گەڕێن. سپاس. سارا، ئێمە هەموو کاتێک مناڵانش لە یاد ناکەین، ئەماوێت جەژنە پیرۆزەی مناڵانیش بکەێنین. وەرە بۆ دەیتە سەر خۆتا جەژن پیرۆز بێ. خۆشی سەلامەتی. پەیامی پیرۆزبایی خۆت ئاراستەی چیەکەی جەژنە پیرۆزە؟ هەڵا لە هەموو عالەمەکە
بەڵێ باشە جەژنە پیرۆزە ئاراسی هەموو عالەمت کرد ئەنجا با بێنە باسی ئەوەی کە جەژنانت وەرگرتووە بەڵێ وەڵا زۆر وەرگرتە هێشتا حسابم نەکردە بەڵێ باشە لەگەڵ دایە و باوەیە خوانی جەژنتان خوارد چیت خواردایە بۆ بەیانی چی ئامادە کرده وەڵا کولەکەی ئامادە کردبوو لەگەڵ فاسوولیا برنجمان گۆشتی کردبوو دەست خۆش بێ بە خۆشیتان جەژنە پیرۆز بێ جژنەی تۆش پیرۆز ئەڵەم جژنەی تۆش پیرۆز بانە بەم جەژنە پیرۆزەی خۆت ئاراستی چی دیکاکەی لە ئەندامانی خێزانەکە لە هەموو خەڵکێک یەکەم ئەمە ئەو کچە بچکۆلە جوانە ژوەر بگرین وەرە لای منەوە جەژنت پیرۆز بێ جژنەی تیش پیرۆز ئەم جوانانە چێ بۆی کڕێوێ باوکم بە دڵی خۆت کڕیتت یان بە دڵی دایە و باوە بە دڵی دایکم باوکم چانتاکەت چەندێکی تایە جژنانت کۆ کردوتەوە نازانم زۆرم کرد ئەی چکلێتە کۆ کردەوە خواردت هەمووی بەڵێ هەمووی خوارد چۆنە بێ هەمووی بخۆی ئەنجا لای خۆتەوە پەیامێک ئاراستی مناڵام کە بڵێ پێویستە شیرینی نەخۆن زۆر تۆش ئەم پەیامەکەی من وەرگری شیرینی زۆر نەخۆن شیرینی زۆر ناخۆ باشە جژنتان پیرۆز بێت دووبارە هەمیشە لە جەژن و خۆشییا بن مناڵە چاوگەشەکانی نیشتیمان سارا دیارە ئەمە پەیامی پیرۆزبایی دانیشتوانی گەڕێکی شۆرجە بوو و پیرۆزبایی مناڵانیشمان وەرگن و تاکو ئێستا کە چەند کاتژمێرێک لە دوای بانگی نێژی جەژن بەڵام هاوڵاتیان بە گەڕوتینەوە سەردانی یەکەکەن بۆ پاراستنی نەریتە کۆمەڵایەتیەکان وەک هەمیشە ئەیانەوێت جەژن بەو گەرم و گوڕیە لە کەرکووکە بەڕێوەبەرنەوە نەریتە کۆمەڵایەتیەکان لە کەرکووک بە زیندوی بهێڵنەوە ئەمەش وتەی ئەوان بوو کە لە ڕێگای مایکی کەناڵی کەرکووکەوە ئاراستیان کرد دووبارە جەژنی ئێوە پیرۆز بێت و هەمیشە لە خۆشی و جەژنابن دەست خۆش هەوار سپاس کا ڕاستەوخۆ لەگەڵمان بووی دووبارە جەژنی تۆش پیرۆز بێت ئێمەش بەردەوام بین لەگەڵتان شیرین لە ئەستۆدیۆ ماوە هێشتا شیرین باستی ئەزمموی خۆچکە وەکو پێشکەشکار و ئاماجەکاری بەرنامی بەیانی باش چی بە تۆ بەخشیوە چی لێوە فێر بوویسە سەبارەت بە من وەکو پێم وتی ئەزمونێکی زۆر تازە بوو پێشتر هەرگیز بیرم لە کاری ڕاگەاندن نەکردبەوە بەڵام ئەها وتم با بچم گرێک لەگەڵ خۆمەکەم ئەگەر توانیم بەردەوامە بم سەبارەت بۆی کەچی پێم بەخشی بۆی پێم بەخشی کە ژیان زۆر جم و جۆڵیتەیە ڕەنگە من لە سوچێکی ماڵەکەدا دانیشتم و نەزانم بەڵام کاتێکە لە میدیایەکدا کار دەکەی دەزانی کە لە سوچی هەر کۆڵانێکدا لە هەر گەڕێکێکدا هەر شارێکدا هەر وڵاتێکدا شتێک ڕۆدا و پێویستە تۆ ڕاستەوخۆ وەکو ئەرکە ڕاستەنەکەی خۆت شەفافانە ئاوێنە بۆ هاوڵاتیانی بگوێزیتەوە جا بەردەوامی لە بەدواگەڕان بۆ نوێبوونەوەی زانیارەکانم تەبان من خۆم کەم خوێنەر بووم بەڵام کە هاتمە کاری ڕاگەاندنەوە زیاتر هانیدام بخوێنمەوە بگەڕێم چاوکراوەتر بم لەوە زۆر شتی بە من بەخشی لە وشەی نوێ لە کەسی نوێ لە بیرۆکەی نوێ لە ئایدیای نوێ لە کردنەوەی دەواازەیەکی نوێ بۆ ژیانی خۆم ناتوانم ئێستا هەموو خاڵەکان تعبیرکەم بەڵام بۆ من پرۆگرام و میدیا کۆمەڵشتی تایبەتی بە من بەخشی بێگومان بە جوانی ئۆسرت کرد پێم خۆشە باسی ستافەکە بکەیت تۆزێک ورتر ئاخۆ تا گوچن ینی ئەم ستافە توانیان پێکەوە لە نێو یەکە کاری باش بکەن و هاوکاری یەک بن بەخۆم باسی ستافەکەت بۆ بکەم یەک دنیا خۆشەویستیم بۆ هەرێکێکانەیە لە تۆوە کە ئەوکو بەرپرسی بەیانی باش سەلیقە و جوانی تۆ دابش بۆ بەسەر هەموماندا پێمانەوە دیارە ئەمە یەکەم ئەوەی کە ئەگەر دایم و تو ماگەڕی پێشکەشکارەکەی تەنیشتم یاخود هاوکارەکەی تەنیشتم نمووی نەبێت منیش ناتوانم تەقدیمێکی باش بکەم یا من بە هەمان شێوە بۆیە دایمە لە کۆنتاکتین کە من وزەی ئەو بەرزکەمە ئەو وزەی من بەرزکاتەوە جا بابەتی هاوکاریکردنمان لە نێوان یەکترا جوانترین دیاردەمانە کەسێکمان زەروفێکی ئەوەی کە یەکسەر ئامادەیە بەبێ ئەوەی چاوەڕی پاداش کات قەرەب و کات بەبێ ئەوەی بڵێ من تۆ ڕۆژێک قەرزاری من هێزانی ئەمە وای کردووە هەست بە ئارامگیری سەقامگیری پێ لەناو ستافەکەیەکە بوونە بە ماڵی دووەم بوونە بە هاوڕێ و خوشک و برای دووەم زۆر ڕاستەوە جوانترین ینی نمونەیە کەوا هیچ کات چاوەڕێی مقابل ناکەین کاتێک هاوکاری ئەوی ترەکەی پێم خۆشم بزانم پلانی تۆ چیە بۆ وەرزینەی بەرنامەی بەیانی باش تاکو چەندەها خۆت ئامادە کردووە کە بابەتی زۆر جوان پێشکەش بکەیت وەکو پێشکەشکار وەکو ئامادەکار بە حکمەوە ڕۆژە لەگەڵ تۆ دانیشتین کۆمەڵە بڕگەی نوێ هاتۆتە ئاراوە خۆم پڕفیشە کردووە بێگومان وەرزێکی زۆر باشە بێت
پڕجۆش و خڕۆشە بەت بڕحێوێتە بێت ئەوی پێشکەشەکەین بەڵام لەگەڵ ئەوەدا پێویستی بەوەیە بە سەلیقەوە کار بکەیت بە ماندووبوونەوە کۆمەڵە ئامادەکاری بچووکم کردووە بەڵام بەنیازم من چەند ڕۆژەی جەژنەکە دەرفەتم هەیە باشتر بۆ ئەوەی هەوڵدەین جوانترین ئەدا جوانترین شت پێشکەشی بینەرەکانمان بکەین بەدڵنیایەوە بینەرەکانیشمان چاوەڕوانن و ئەکو پێشتریش وتمان هەر ڕەخنەیەک هەر تێبینیەک هەر پێشنیارێکتان هەیە ئەتوانێت بنێرن بۆ پیجەکەمان لە کۆمنتەکانە بینوسن ئێمە بەدڵێکی فراوانەوە وەرێگرین بەدڵنیاییەوە کاری ئێمەیە بەدڵنیایەوە شیرین لە کۆتاییات پەیامێک چێ پەیامی من سەبارەت زۆر زۆر سوپاسگوزارم بە هەموو کەسانی کە لەگەڵم بوون بە تایبەتی خێزانەکەم سەرەکیترین بنەمان کە من توانیمە پشتیان پێ ببەستم خۆشەویستیان لێوەرگرن هێز و وزەشم پێ ببەخشن کە من لێرەوە بەردەوام بم لەگەڵ ئەوشە زۆر خۆشەویستیم بۆ تۆ هەیە بە هەموو کاروانەکانمان بۆ کاکەستی بۆ کاک فارس بۆ کاک ڕێبین بۆ هەر هەموو ئەوانی کە بۆ ڕۆژێک لە تەکەم بوون هاوکارم بوون هەڵەیەکی و کەم و کوڕێکی منیان چاپۆش کردو بۆی بتوانم بەردەوام بوو ئامۆژگاریان کردوم جوابەتی ئەو نقڵەش بۆ بگەڕم و دوێنە هاتم بۆ پرۆگرام بێژەی داخلی پرۆگرامم نقڵەکەم بینی لە ژوورەکە زۆر بەتاو کردمەوە ویستم من بە ڕۆژ و درستان جا ئەمە چیرۆکی دووەمیشی هەیە ئەوەیە کە ئەمڕۆ پێشکەشی کەسم نەکرد بەهۆی وایرەکان جا کاتێک هەستاین لە کۆتاییە پێشکەشی هەمووتانیەکە زۆر سپاسی تایبەتم بۆ تۆ مادونە ناسانە بەردەوام لەگەڵمانیت زۆر سپاس لەشتان ساخ بێ دەست خۆش بێ دەستی تۆ خۆش بەڕێزان ناوبڕێکی تر وەرەگرین و میوانێکی ترمانە بێت بە هەمان شێوە ستافی بەرنامەکە چاوەڕوان بێت